بینەرانی خۆشەویست ئەو کاتتان باش. خەباتی ژنان بۆ گەیشتن بە مافە ئینسانیەکانیان لە هەموو جیهان تەنانەت لە دیموکراتترین وڵاتەکانیش هەروە بەردەوامە. بارودۆخی ژنان لە ئەمڕۆی کوردستاندا هەروەک لە هەواڵی میدیاکان، گۆڤار و ڕۆژنامەکان لە زۆر شوێن دەبینین و دەبیسین، ڕۆژ بە ڕۆژ بارودۆخی ژنان لە کوردستان تا ڕادەیەکی زۆر بەرەو خراپبوون دەڕوە. بۆ تاوتۆکردنی ئەم باسە دوو چالاکوانی بواری مافەکانی ژنانمان لە وڵاتی سوید بانگێش کردووە، خات و هەڵاڵەی ڕافع لەگەڵ خات و شەهلای دەباغی پێکەوە تاوتوێی ئەم باسە دەکەین. هەروەک دەزانن ئەمڕۆ لە کوردستان کوشتنی ژنان یا خۆکوژی ژنان بۆتە دیاردەیەکی بەرچاو و دەنگی داوەتەوە. جەنابتان هەڵاڵە خانم بە پێوەی کە زۆر هاتوچۆی کوردستانەکەن، هەم شارزاییتان لە کۆمەلگای سوید هەیە و هەم لە کوردستان، هۆکاری ئەمانە بۆچی ئەگەێڕنەوە و بەراوردێک لە بینی ئەم دوو وڵاتەدا بکەین یا ئەم دوو کللتورە بکەین؟ بەڵێ بەڕاستی من پێم وایە بەرە کەمێک وشەی بەراورد قورسە لەبەرەوەی بەراورد لە وڵاتێکی ئەوروپی کە زۆرێک لە مافەکانیان ناڵم لە 100% بەدەست هێناوە لەگەڵ کوردستانە بکرێ لە زۆر لایەنەوە لەوانەیە سەخت بێ، بەڵام یەکشت هەیە کە قابلی بەراورد نییە، ئەویش مافە سەرەتایی و پایەکانی ئینسانە کە ئەبێت لە هەر وڵاتێک، ئایا لە ئەفریقا بژیت، ئایا لە ئەفغانستان بژیت، ئایا لە کوردستان بژیت، ئایا لە سوید بژی، ئەبێ پێداگیری لەسەر بکەین و سازشی لەسەر نەکرێ. ئەویش مافی مرۆڤە، یەکسانی بینی ژن و پیاوە، مافی مناڵە، ئەمانە من پێم وایە ناکرێ پەیوەندی بدرێتەوە بە وەزعێکی سیاسیەوە پاساوی بۆ بهێنرێتەوە یان قابلی قبول بێ. لانی کەم لەلایەن بەرگریکاری مافی مرۆڤەوە ئایا ڕێکخراوە، ئایا کەسایەتیە، ئایا کۆڕ و کۆمەڵی جیاوازە. ئەوەی لە سویدا هەیە، ئەگەر من زۆر بە کورتی چەند ئیشارەتێکی پێ بکەم، ئەوەیە کە هەموو ئەزانین لە وڵاتانەیە بە دەرەجەیەکی زۆر مافەکانی مرۆڤ جێگیر بووە، یاسای لەسەر یاسا هەیە لێرە، یاسا ڕۆڵی خۆی ئەبینێ و جگەلەوە ئەوەی کە بەم نەتیجەی گەیانوە بە دڵنیاییەوە بزوتنەوەیەکی پێشکەوتن خواز بووە، بزوتنەوەیکی ئینسانی بووە کە ئەو کاری کردووە و لە پاڵ ئەوەشە ڕۆڵی ڕێکخراوەکانی ژنان، ڕۆڵی کۆمەلگا فشارهێنان بۆ گۆڕینی ئەو دەسەڵاتانە و یاساکانی وە سیستەمەکانی. جگەلەوە یەک خاڵی تر ئەوەی کە هەیە زۆر بەرچاوە لە وڵاتە ئەوروپیانەیە کە جیایی دین لە دەسەڵاتی سیاسی سیستمی پەروەردە و فێرکردن و یاسایە کە ئەمە شتێکە کۆمەڵانی خەڵک لە وڵاتانە لی بەهرەمەندن و ئاین وەکو کارێکی شەخصی چاوی لێ ئەکرێ. ئەمە مجموعەیە جیاوازیە کە ئەکرێ مەسەڵەن ئینسان قسەی لەسەر بکرێ، بە تایبەتی لەسەر مەسەلەی ژنان ئەگەر قسە بکەم، ئەوەیە کە لە وڵاتێکی وەکو سویدا یا هەر وڵاتێکی تری ئەوروپیا بەو شێوەیە کە ئەگەر قسە لەسەر ژن کوشتن بێ بۆ نمونە، کۆمەلگا دراوسێکان، شارەکە، ئەهلی دێیەکە لەسەر ئەوە کۆکنین کە پێکەوە ئەمە ئەم ژنە ئەبێ بکوژرێ لەبەرەوەی شەرەفی خێزانە. لێرە نەفرەتی لێ ئەکرێ و یاسا بەرپرسە بێ لە بەرامبەری، بەس ئەوەی کە لە کوردستان ئەکرێ زۆرێک چ لە دام و دەستگا چ لە ناو کۆمەلگا کۆکیەک هەیە لەسەر ئەو کوشتنی ژنانە لەبەر ئەوەی یاسایەک نییە دەور ببینێ، لەبەرەوەی سیستمی پایەیی ئەو وڵاتە نەیتوانیوە ئەو تاوانانە بخاتە شوێنی خۆی. شایلا خانم، پێت وایە تا چەندە لە کوردستان یاسا بۆ پشتیوانی لە ژنان نییە؟ یاسا پشتیوانی لە ژنان ناکە لە کوردستان بە بڕوایەوە؟ نا، ئەگە کردبای ئەو وەزعیەتە نەدەبوو. ئەم پێم وایە خودی کوردستان ئێستا دە بارودۆخێ لە هەر نەبێت لەو 20 ساڵی ڕابردوودا هەمیشە لە بارودۆخێکیدا بووە کە هەمیشە ئەو پاساوە هاتووە کە ئێمە ئێستا لە وەزعیەتێکی تایبەت داین. ئێستاوە تورک، ئەوە مالکی، ئەوە ئێران زەخت دەخەنە سەر کوردستان، ئێمە دەبێ حوسەلەمان هەبێ، ئەمە دەبێ. بەڵام مشکلەکە ئەوەیە کە بە بڕوای من کوردستان بەگشتی بە هەموو حیزبەکانیەوە، بە هەموو کۆمەلگای مەدەنی و دەوڵەتیەوە پرۆژەیەکی نەتەوەیی نییە. وەختێکی پرۆژەیەکی نەتەوەیی نیە، دەو پرۆژە نەبوونی ئەو پرۆژەیەدا بۆ سەروەری خۆی ئەو بارودۆخە هەیە کە ئێستا
بە تایبەت ئەو یەک دوو مانگی ئەخیر دەبینین تێدایە. جا دەبێدا لە هەمچین حاڵەتێکدا چ کەسانێک زۆرترین زەرەرمەندی دەکەن ئەوانن کە بێدەستەڵاتن، چێهانە بێدەستەڵاتن، بۆ وێنە ژنان بێدەستەڵاتن، بۆ وێنە ژورنالیستەکان بێدەستەڵاتن. بۆیە پێم وایە ئەگەر دەوڵاتێکی وەکو کوردستاندا ئەگەر یاسا سەروەر بە هەرگیز ئەو هەرگیز کەسێکی کە لە مەکتەبی سیاسی حیزبێکی دادەنیشێ هەڵ نەدەستا تەلەفۆن هەڵبگرێ جنێ و بە ژورنالیستێکی بدا بڵێ دێم دایک و خوشک دوا لێ دەکەم. دەرنەتیجە ئەگەر یاسایەک سەروەر بە حتا هەر ئینسانێک کە تۆ سەنەدت هەیە بۆ وێنە گفتوگویەکی تەلەفۆنیت هەیە هەر نەبا بە حرمەتی ئەو ئینسان بە عنوانی حەتکی حرمەتی ئینسان ئەو شتە دەچۆ دادگایە بۆ باسی دەکردرا. بەڵام ئێمە دەبینین دەتولی ئەو هەموو ساڵیدا بە میلیۆن بە سەدان ژن کوژراوە، بە میلیۆن لە خەیابان تۆهین و ئیهانە بە ژن دەکردرێ. هیچ کەس نییە لێ بپرسێتەوە. ئەگەر تۆ لە خەیابانێکی سوئێدیە، ئەمنە لام 22 ساڵە لە سوئێدی دەژیم، ڕۆژی وا بوو کە مەسەلەن فستیواڵێک بۆ لەو فستیواڵیدا 200,000 ئینسان لە پەنایەکتر ڕاوەستاوە، یەک پیاو خۆی لە تۆ نەداوە و ئەگەر بە هەڵەش خۆی لە تۆدا بێ بلافاصل کتویەتی ببەخشە کەوە جەستەی تۆ کەوتۆ. جەستەی ئینسانی جەستەی ژن حرمەتی هەیە، کەچی لە کوردستانێ جەستەی ژن دەکوژرێ، بە خەیاباندا دڕوا قسەی پێدەکوترێ. ئەگەر یاسا سەروەر بە دەبا کاری خۆی کردبە. ئەگەر تۆ لە خەیابانێکی سوئێدی بڕۆی پیاوێک قسێکی جنسی بە تۆ بڵێ بە عنوانی ئەوەی کە ئەتۆ قسەی جنسیت پێکوتراوە، دەتوانێت و ئینسانی بەرێدادگایە. کەوایە باسکردن لە یاسا لە حاڵەتێکی وادا کە بەداخەوە خودی کورد ئێستا تێدایە، هەم بنێو ئەو شەڕی ناوخۆی و شەڕی نێو حیزبەکان و ئەوە گۆڕان و ئەوە یەکێتەوە و پارتی و لەسەر دەوڵەت پێکنان و لەسەر کورسی پێکنان و ئەوانە بە شەڕی دەسەڵات و ئەوە لەلایەکی ئەو زەختەی کە لە دەرەوەڕا لەسەر خودی کورد هەیە. هەمووی ئەوانە دەبێتە پاساوهێنانەوەیەک بۆ ئەوەی کە بڵین ڕاوەستن جارێ شرای. بەڵام بەحسەکە دێرەدایە چێ دڵە کە ئەگەر ئەو شرایەتەش نەبا هەر ئەو وەزعیەتە بۆ ژن نەدەبوو. ئەمن پێم وایە مادامێکی کە ئێمە دە ساختارێک و دە ستروکتورێک و دە پێکهاتەیەکی پیاو سالاریدا کە لەوێدا پیاو قسەی ئەسڵی دەکا و ژن فقط شتێکە بۆەوەی کە هوڤیەت بدات بە پیاو. یاسا حتا گەر لەسەر کاغەزیش نووسرا بێ، بەڵام ئەو یاسایە کە لە ژیانی عرفی لە ژیانی کۆمەلگای مەدەنیدا کاتەکان نییە. لە وڵاتێکی وەکو سوید کە یاسا وەکو شالاخانم ئیشارەی پێکرد سەروەرە، بەڵام لەگەڵ ئەوەیشدا کە یاسا پشتیوانی لە مافەکانی ژنان دەکات، بەڵام ژنان تاوەکو ئێستا بە بەشێک لە مافەکانیان نەگەیشتون. بە دڵنیاییەوە تونند و تیژی مەسلەی مافی مرۆڤ بتون تیژی من پێم وایە کەمێک ئەو قسەکردنە لە تۆزێک زۆرمان وتوەتەوە لە ماوەی 22-23 ساڵە. زۆر جار کە قساکەین لەسەر کوردستان ئەوترێ لە ئەوروپا شاخۆ تونند و تیژی هەیە، ئەوترێ ئێخۆ لە ئەوروپا ژن ئەکوژرێ. بە دڵنیاییەوە وایە، بەڵام وەرە بەراورد کە لە بینی ئەو نسبەتەی کە لە وڵاتانەیە ئەو نسبەتەی کە لەبێ هەیە، بەراورد کە لە بینی ئەوەی ئازادی بەیان و ڕادەربڕین و ئازادی تاکە کەس لە هەموو شتە ژیانی ڕۆژانەیە، لە جلەبەرکردنیەوە، لە خوێندنیەوە، لە هاوسەرگیریەوە، لە ژیانی هاوبەشیەوە، لە هەموو ئەو شتانەیە، هەتا وەکو بچووکترین تا گەورەترین شت ناتوانانی ئەو بەراوردە بکەیت. دوای ئەوە لێرە وەختێکە شەهلاش باسی ئەوەکە یاسا ڕۆڵی خۆی ئەبینێ لە بەرامبەر ئەو تونند و تیژیانەیە و بە تایبەتی لەسەر مەسەلەی ژنان. جگەلەوە من پێشتریش باسم کرد، کۆلێکتیڤ بیر ناکرێتەوە کە ئەگەر ژنێک ئازاد بوو لە هەڵبژاردننی ژیانیا ئەوە نەفرەتی لێ بکرێت بە دەرەجە یەک یاسا کە یاساش کۆمەلگا گۆش ئەکا بە بۆچوونەکانی خۆی هێواش لە مروری زەمەنە و لەلایەن کۆمەلگایشەوە. لێرە نەفرەتی لێ ئەکرێ ئەو تونند و تیژیانەی کە ئەکرێ لە بەرامبەر ئینسانە. جگەلەوە بەڕاستی یەک مەوزوعی تر هەیە کە ئەوەیە لە عموما شەهلاش چوە سەری ئەوەی کە
لە هەموو تاریخی بەشەریە لە هەموو جغرافیایەکی معەن لە هەر شوێنێکەوە تۆ بیگری بە دڵنیاییەوە بە تایبەتی لەسەر مەسەلەی ژنان لەبەرەوەی مەسەلەی ژنان پرسێکە کە پەیوەندی بە سیاسەتەوە هەیە پرسێکی سیاسیە نەک تەنیا مەسەلەی ژنان ژیانی ئێمە لە بەیانیەوە هەڵەستین لە خەو هەتاوەکو ئەخەوین پەیوەندی بە سیاسەتەوە هەیە تۆ ناتوانانی بڵێ پرسی ژن پرسی خۆیەتی پرسی سیاست نییە پرسی دەسەڵات نییە پێم وایە ناکرێ اینجا ئەو هەر دەسەڵاتێک ئێستا باز لە دەسەڵاتی کوردی بکەین لە کوردستان ئەو دەسەڵاتە ئایا پاش دیکتاتۆریەت هاتووە ئایا چۆن هاتووەتە سەرکار ئایا ئێستا چ وەزعێکی هەیە هەڵاڵە خانم دەسەڵاتی کە ئەمڕۆ لە کوردستان هەیە تا حدێک تاوانبارە لەو بارودۆخی کە ئەمڕۆ ژنان تێدان بڵێ من پێم وایە دەسەڵات بەرپرسی یەکەمە لە هەر وەزعێکە لە کوردستان ڕوئەیە اینجا دلیلەکانی کە ئەمە وەزعی سیاسیە وەزعی ئەقلیمیە ئاسایشی نەتەوەیە هەموو ئەوانە لە پاش 22-23 ساڵ بەڕاستی پێم وایە خەڵک گەیشتۆتە شوێنێک کە بەو ئاسانیە ئیتر نەتوانێت قبوڵیکە بەڵام لە پاڵ ئەوەشا خەڵک ئایا ئەبێت چی بکە ئەمە خەڵکی خسۆتە دووڕیانێکەوە لەبەر ئەوەی لە کوردستانە لە شەڕی کەنداوە بیگرە هەتاوەکو ڕاپەڕینی نەوەتویەکە تاوەکو شەڕی ناوخۆ هەتاوەکو ئەنفال لە تاوەکو هەڵەبجە تاوەکو ئەمانە هەمووی ئەمانەی چەشتووە هەمووی ئایا ئامادەیی هەیە دووبارە خەڵک بێت شەڕێکی تر بکاتەوە و خوێنێکی تر بڕێژرێ بە دڵنیاییەوە ئێمە ئەمانەی وەزعێتەکە بگۆڕێ بێ ئەوەی خوێنی ئینسانەکانی تیا بڕێژرێ بەڵام ئێستا وەزعێکەکە بەواقعی قابلی نەقبوڵە لەلایەن خەڵکەوە و نە پاساوهێنانەوەش قبول ئەکرێ و زۆر کەس لەوانەیە بێدەنگیان هەڵبژارد بێ زۆر کەسیش لەوانەیە قسە بکەن بەس ئەوەی کە قسە ئەکا نەک ئاکتی ڕۆژانەش بەس قسەکردن خۆی ئەوە تا مەسەڵەن ئازادی بەیان نیە ئازادی قسەکردن نیە زۆر جار هەتا لە کەناڵەکانەوە کە زۆر جار بەعزێ کەناڵ وەکو کەناڵێکی دیموکراتیکە ئازادی بەیان تیا هەیە ناتوانانی قسەکانت بکەیت ڕێگرەکان چی ئەوەی کە مەسەڵەن کوشتن و هەڕەشەی ڕۆژنامەوانەکان ئەوە مۆزوعێکە کە پێویست ناکات لەوە چێ وەخت بەرێکە قسەی لەسەر بکرێت دوام ئەوەی کە کچێک خۆی کچێک بێ ئازادانە بژی هەر تەنانەت نشی ویست بێ ئازادانە بژی ئەم کوشتارە ڕوئەیە کە لە کۆمەلگایە هەیە وایە کە بەدەستی باوکی یان برایە هەر کەسێک ئەمە مەوزوع بەڵام ئایا یاسا و دەسەڵات دەور ئەبینێ لە بە سزاگەیاندنی بکوژانی ئەم تاوانانەیە کاتێککە ڕۆڵی خۆی نابینێ و دادگا بە حکمی ئەوەی کە ئایا دادوەر خۆی باوەڕی بە مەسەلەکانە ئایا یاساکانیان یاسایەکی یەکسان نییە و حەدیدانە ناوە بۆ بە سزاگەیاندن و ئایا خێڵ و بەرپرسی حیزبی عشایری بەرتیلدان ئەمانە دەور ئەبینێ بۆ ئازادکردنی تاوانباران ئەمانە هەمووی دلیلن کە تۆ ناتوانانی نە ئازادانە بژی نە ئازادانە بیر بکەیتەوە و قسە بکەیت و بەیان بکەیت کەواتە تۆ ئەگەر هەتا باز لە کوشتنی ژنان بکرێت کە ئێمە مۆزوعەکەمان ئەوەیە من ساڵی پار لە زۆرێک لە محکەمەی کوشتنی ئەو ژنانەیە بووم کە کوژراون و تاوانباران لەوێ بوون بەڵام لەلایەکەوە کاتێکە جارێ ڕای گشتی هێشتا مانای نییە لە وڵاتەیە بۆ وە کاریگەری نییە لەسەر کەیسەکانی ناو محکەمە دووەم هەر ئەوەنە ئەزانی مەسئولێکی حزبی لەبەر ئەوەی ئەو کەسە خزمی ئەوە یان بەر ئەدرێ تاوانبارەکە هەر ئەوەنە ئەزانی تەنانەت دایکی بۆن مونە ساکار کە زۆر بەڕاشکە ئەوانە لە محکەمە کە من لەوێ بووم ئەترافی کردۆ لەسەر ئەوەی کە کێ کچەکەی کوشتۆ باوکەکە بەڵام بە دوای ئەوەیە ترسێنراوە لەبەر ئەوەی حیمایە ناکرێ ژیانی پارێزراو نییە وەختێک کە خێزانەکەی ئەیترسێنێ مەجبورە بێ ئەڵێ دووبارە پەشیمانە بێتەوە محکەمەش نایە دوای کەوێ بزانێ بۆچی وای لێ هات و سەروی محکەمەش یاسایە سەروی یاسا دەسەڵاتە من پێم وایە ئەوەڵین کەس کە ئەبێ یەخێ بگیرێ دەسەڵاتە شەلا خانم لە کوردستان بەدەیان ڕێکخراوی ژنان هەن پێت وانییە کە دەبێ بەرپرس بن و ناڕزایەتی دەرببڕن بەرامبەر بەم کردوانەی کە لە کوردستان بەرامبەر ژنان ڕوئەدا و زەختێک بن بۆ سەر حکوومەت ئەوەی کە ئینسان دەیبینێ جێپنجەی جێدەستی ڕێکخراوەکانی ژنان دیار نییە بە بڕوای من ڕێکخراوەکانی ژنان چن ڕێکخراوەکانی ژنان یان بەشێکیان سەر بە حیزبەکانن
کە ناتوانن لە چوارچێوەی حیزبەکان بڕۆنە دەرێ ئەوەندە ڕێکخراوەش کە هەن کە سربەخۆن دەنگیان زۆر ناتوانێت بڕات بەداخەوە دە کۆمەلگایەکیدا کە هەر لە ئەوڵەوە بەجێ ئەوەی کە بێنن لە تایەتی کنوانسیۆنەکانی مافی مرۆڤ لە سەطحی دنیای لە تایەتی ئەزمونونەکانی وڵاتانێکی وەکو فەڕەنسا وەکو سوئێد وەکو وڵاتانی دیکە کەڵک وەربگرن یاساکانی دابڕێژن بلافاصلە هات یاسا لەسەر بناغی شریعەت دانرا لەوێدا ڕێکخراوەکانی ژنان هەر کارێکی کە بکەن دەڵێنەوە دژ بە شریعەت ڕێکخراوەکانی ژنان لەوێ بە چەندین نۆ یاوەی کە لەباری ئابوووریەوە سربەخۆنین بۆی کە خۆیان بەخێو بکەن مجبورن لە دەسەڵات و لە حیزبەکان ببنە پاشەرۆکی ئەوانە یا ئەوەی کە بەشێکی دیکەی ئەوەیە کە بەداخەوە ئێمە ژنێکی کە بیر بەرهەمبێنێ نیمانە بەو معنایە بۆ معنایی کە ئێمە گرروهێکی ئەکتیوی چالاک کەواتە لێرەدا پێتان وانە خەتا لە ژنانە کە خۆیان ناتوانن بیرێکی چالاک بۆ خۆیان بن با من ئەوەی کەمێک بتوانم زیاتر بکەمەوە ئێمە تازە عیدەیەک ژنمان هەیە لە تولی ئەو 20 ساڵی ئەخێردا کە توانیوێنە دەست بە نووسین بکەن بە نووسینی خۆیان دە بەرابەر پرۆژەهای پیاوانەدا ڕاوەستن دەنگ هەڵبڕن ڕێکخراوەکانی ژنان لە تولی ئەو 20 ساڵەدا هندێک کاری باشیان کرد دەنگی خۆیان بەرز کردەوە بەڵام ئەوەی کە ئەلئان فەقرێکە ئەو فەقرە فقط دەژنەکاندا نیە ئەو هەژاری فکریە هەژاری فکرێکە هەم دە پرۆژە نەتەوەیەکەیدا هەیە هەم دە پرۆژەی فێمینیزمی ژنی کووردا هەیە دێنن ئەو دوانە هەمیشەش دە بەرابەر یەکدا دادەنن کە ئەهاوە فێمینیستەکان دژی پرۆژەی نەتەوە لە حاڵەتێکیدا کە دەیتوانی ئەو دوو پرۆژەیە یەک بگرێ پرۆژەی نەتەوەی دەیتوانی لە بیری ژنان لە چالاکانی ژنان کەڵک وەرگێ بۆ دەوڵەمەندکردنی خۆی دە عینی حاڵشدا پرۆژەیەکی فێمینیستی دەیتوانی تەسیردانێ لەسەر مەسئلەی دەسەڵاتوە هاوکات لەگەڵەوەی ئێمە دەبینین ئەو زنجیرەی کە دەبێت لە بینی یاسا و دەسەڵات کۆمەلگای مەدەنی ڕێکخراوەکان ئنجیۆکان ئەو شتێک کە ماسمێدیا پێی دەڵێن مێدیاکانی کوردی کە بتوانێت بەرهەمی فکری دروست بکات بتوانێت فکرێکی بکاتە پرۆژە لە دەوری ئەو پرۆژەیە خەڵکی لە دەوری کۆ بکاتەوە هەمووی ئەوانە کاری خۆیان ناکەن دەنەتیجەدا ئێمە گەیشتوینێتە ئەو بوونبەستەی کە ئێستا تێیداین بە معنایەک ئەو بوونبەستە هەمووی دەفعی بەنێوی ئەوەی کە کورد دە خەتەردایە کە ڕاستە ئەم بۆ خۆم ئەوڕۆکە داهاتمە ئێرە بەڕاستی مەسەن دەمەویست بڵم چەندە دەتوانم لە وەزعیەتی کورد و دەسەڵاتی کوردی ئێستا ڕەخنە بگرم دە عینی حاڵدا کە دەبینم لەو لای ئەوە تورک و ئێران و مالکی و هەموویان خەریکن بە مەوادی مەخەدر بە پێدانی فەحشا بە فرۆشتنی ئەسلحە بە فڵان دایانەوێت کورد لە ناوەوەدا بڕزێنن شتێکی کە بە بڕوای من زۆر گرنگە ئەوەیە کە ئێمە ئاگاداری وی بین کە هەموو دەسەڵاتەکانی دەوروبەرمان خەریکن کورد لە ناوەوە دەڕزێنن و ئەوەیە خەتەری عەسڵی کە ئێمە دەبێت پرۆژە و پرۆسەیەکی زۆر ئاگاهانەمان هەبێ کە بتوانین کورد لە ناوەوە لەباری دموکراسیەوە لەباری مێدیاوە لەباری ئازادیەوە لەباری ئینسانیەت ئینسان دۆستیەوە لە هەمووی ئەو بارانە بتوانێت دەنێو خۆیدا ئەوەندە هەستەیەکی عەسڵی دروست بکە کە ئەوانی دیکە لە دەوروبەرەوە نەتوانن زەختی بیشکێنن. هەڵاڵە خانم شالا خانم ئاماژەی بەوە کرد کە ئەو ڕێکخراوانەی کە لە کوردستان هەن و تایبەت بە ژنانن سەر بە حیزبەکانن بەڵام ئێوە کە ڕێکخراوی مەدەنین و سەر بە هیچ حیزبێک نین چیتان کردووە بۆ ژنان و بۆ بارودۆخی ژنان لە کوردستان؟ من یەکەم شت لەسەر ئەم پرۆسەی نەتەوەییە مەسەڵەن یەک هینی زۆر بچکۆلە ئەوەیە کە بەڕاستی ئەو حکوومەتەی کە خۆی ئەو دەسەڵاتی کە خۆی هەیە لە کوردستانە ئایا خۆی ڕێگەی نەداوە کە ئەو وەزعێتانە خۆش ببێ بۆ ئەوەی تەداخلی ناو سیاسەتی ناو کوردستان بکرێ مەوزوعەکە لەویایە مەوزوعەکەەوە نییە من کێشەکە بگەڕێنمەوە بۆ تورکیا بۆ ئێران بۆ هەر وڵاتێکی تر ئەبێ یەخەی هەر دەسەڵاتەکەی خۆت بگری منطق هەر ئەمەیە دوای ئەوانن کە ئەم سات و سەودا سیاسی یعنی هیچ کەسێکی بەشێوەی قسەکان شارم کرد کە دەسەڵات مشکلی هەیە لەبەرەوەی تا ئێستش قسە لەسەر سەربەخۆیی کوردستان نییە ئەوە یەکێکە لە کێشە ئەسڵەکان کاتێک کە ئەوە نەبێت دەستوری کوردستان لەگەڵ دەستوری عێراق یەکێکە دەستوری عێراق وابەستەی شەریعەی ئیسلامیە
اینجا ئەمە یەکێکە لە تەناقوزاتێک کە کوردستانی تایە ئەمە یەکێکە لەو تەناقوزاتانەی کە پێشێلی مافی مرۆڤی تیاکرێت لە پێ دوایە دەبێت دین و دەوڵەت لە یەک جیا پێم وایە ئەبێت جیا بکرێتەوە دین و دەوڵەت جیا بکرێتەوە دین و سیاست پەروەردە فێرکردن هەمووی ئەمانە جیا بکرێتەوە و پێم وایە هەنێک لە پیاوانی ئاینی خۆشیان بەوە گەیشتون ئەمە قسەی کۆمەلگایەکە کە ئیتر دوای لەم قەرنەیە لە هەموو عالەمە قسە لەسەر ئەماکرێ من نامێ زۆر بچمە سەرەوە چکە لە زۆر شوێنی تر ئەم باسانە کراوە بەڵام لەسەر خاڵی ئەوەی کە ڕێکخراوەکان قسە لەسەر ڕێکخراوەکانی ژنان من پێم وایە لە بەعزە شوێنێکا بەڕاستی وایە ڕێکخراوەکانی ژنان بەشێکن لەو سیستمەی کە هەیە لە کوردستانە ژن پیا و مناڵ هەمووی پەروەردەی دەستی سیستمێکن ئەوەی کە لەوێ ژن مافی نییە من ناڵێم بەقەدەر من پیاوەکەی پاڵدەستیشم مافی نییە بەس ئەویش مافی نییە وەکو ئینسان وەکو ئینسان هەردووکی مافی ئینسانیان ناتوان بەهرەمەند بن لی بەڵام ئەو سیستم و یاسا و سیاسەتە ئەو پیاوەی کردو بەو پیاوە کە زاڵم بێ و ئەو ژنەی کردو بەو ژنەی کە مەزڵوم بێ جگەلەوە ئەو ڕێکخراوانەی کە هەنوایە لە کاتەگۆری جیاوازە ئەتوانی تۆ تەصنیفیانکەی جەمعێکیان سەر بە سیاسەتی دەسەڵاتی حاکمن کە بە دڵنیاییەوە ناتوانن لەو چوارچەوەی ئەو سیاستە بڕۆنە دەرەوە و من پێم وایە وەکو ژنێک کە ئەگەر تعریفی ژن و پیا و وەکو ئینسان بکەم ژنیش بوونەوەری کۆمەڵایەتیە متەئەسیرە بێ و تەئسیر وەرەگرێ و ئەیشیدا لە کۆمەلگایە لە چواردەورەکەی لە سیاسەتی چواردەورەکەی لە یاساکەی و من نەک نۆرمال بەو نەوەی کە قبوڵی کەم ژنێک ئەتوانێ هەر ئەو سیاسەتە بەڕێوەبەرێکە پارتی دیموکراتی کوردستانی باتەڕەوە یەکێتی ئەی باە حزبی شوعی ئەی باە کۆمونیستەکانە بن هەر کەسێ بیبە ژنێک ئەتوانێت ئەوە بێ پیاوێکش ئەتوانێت ئەوە بێ پێ دوایە کە ژن وەکو مرۆڤێک بەرژەوەندی حیزبەکەی و پارتەکەی ئەبێ بخاتە پێش بەرژەوەندی ئەوەی وەکو ئینسانێک ژنێک چ ژنێک چ پیاوێک ئەگەر حیزبێک مافی مرۆڤ بەڕسمی نەناسێ بۆ من ئەگەر پایەی ئەساسی دروستبوونی حیزبەکەی و یەکێک لە پایە ئەساسیەکانی ئەوە نەبێ من ناتوانم کاری لەگەڵا بکەم ئەگەر ئەوە بێ پێ حیزبەکانی کوردستان بڕوایان پێ دوایە حیزبەکانی کە لە کوردستانان مافی مرۆڤ ڕایەت ناکەنیان خاڵە لە پێمانایکەن نەگ من ئەوە ئەڵێم ناڕزایەتەکانی کوردستان ئەوە ئەڵێ میدیا ئەوە ئەڵێ ڕاگەاندنەکان ئەوە ئەڵێ کە ڕعایەتی مافی مرۆڤ مەسلەی یەکسانی ئەمانە هیچی ناکرێ ئەنجا مەسلەکە لە سەر بەخۆی بوون و نەبوونان نییە ئایا من لەگەڵ حزبێکا بم کە ئەمانە ڕعایەت نەکا مەسلەکە لەویایە کێشەکە لەوایە کە پایی ئەسڵی ئەو حیزبانە دیفاعکردنیە لە مەسلەی ئینسان ئێوە وەکو ڕێکخراوە مەدەنیەکان بۆ هەوڵتان نەداوە سەتی ئاگاهی ژنان ئەوەندە ببەنە سەرەوەکە بتوانن بۆ خۆیان بڕیاردەر بن بزانن ئەم حیزبە وەختێ مافی ئەو پێشێلەکایە مافی ئینسانێک پێشێلەکە ئەوە کەمێک زۆرە چونکە ئێمە تەسویرێکی عجیبمان هەیە کۆمەلگا هەمیشاڵێ ڕێکخراوەکانی ژنان پێکەوە نین ڕێکخراوەکانی ژنان کۆکنین ڕێکخراوەکانی ژنان خۆیان چیەکەن منیش وە ئەڵێم بەڵام ڕێکخراوەکانی ژنان بڕیاردەر نین ڕێکخراوەکانی ژنان مەسەلە نابڕێننەوە ئەمە لە کۆڵخۆکردنەوەیە هەم کۆمەلگا لە خۆیکاتەوە بە دەرەجە یەکیش دەسەڵات لە کۆڵ خۆیکاتەوە دەسەڵات لەوانەیە تۆ بچیتە لای ڕێیز وزەرایی مەسەڵەن دەسەڵاتێکی لەو جۆرە بڵێ با بڕۆن خۆتان ڕێکخراوەکانتان یەکخن نە تۆ مەسئولی یەکەمی ڕێکخراوەکان ئەنواعی تایە ڕێکخراوێک هەیە سەر بە تۆیە ڕێکخراوێکی سەر بەویترە ڕێکخراوێک هەیە دیفاع لە مەسلەی مرۆڤ و مافی بەڕاستی دڵی ئەسووتێ بۆ مەسەلەکان هەمووی وەک یەک نییە و لە هەموو دەسەڵاتی کوردی خۆی ئەدزێتەوە لە چارەسەرکردنی ئەو کێشانەی دەسەڵاتی کوردی یەک ئیمانی بە مەسەلەکانی ئەوەی کە تەجروبەی 23 ساڵی ئێمە پیشانی داوین بە یەکسانی هێشتا هەمەلایەنی ژن و پیا و نییە لەبەرەوەی بڕگەیەکی ئەساسی نیە لە سیاسەتی و کارکرد و عملکردی ڕۆژانە ئەوەمان پێ ئەڵێ کە تا ئێستا تاوانبارێک بە حەقی خۆی نەگەشت و چەند هەزار ژن کوژراون ئایا چەند هەزار بکوژ لە زیندانەکانە دانیشتون و چەند هەزار دادگایی دادپەروەرانە کراون ئەمە مەعیارێکە بۆ ئەوەی تۆ بزانی دەسەڵاتێکە سیستم و بیرکردنەوەکانی سەربەم بۆ چوونەیە یانە جگەلەوە
ڕێکخراوەکانی ژنان ئەتوانن فشار بن بۆ ئەو دەسەڵاتە ڕێکخراوی ژنان ناتوانێت سیاست داڕێژێ ئەتوانێ ڕێکخراوی ژنان پرۆژە یاسا بدا ئەتوانێ پێشنیار بدا بەڵام ئایا چەند پێشنیاری ڕێکخراوی ژن لە ناو پەرلەمانە گفتوگوی لەسەر کراوە قسەی لەسەر کراوە وە تەسویب کراوە چەند مەسەلەن ئەمە هینەکانە ڕێکخراوی ژن لە هەموو تاریخا لە سویدیشا ڕێکخراوی ژن حتمما ئەوانەی کە بەرەی پێشکەوتن خواز بوون فشاریان هێناوە تەسیریان هەبووە لەسەر گۆڕینی یاسا لەسەر گۆڕینی دەسەڵات و ڕێکخراوی ژنیش ئەبێ ڕێکخراوێکی تەنانەت ژنان خۆشیان ئەبێت دەخیل بن لە مەسائلی سیاسی کۆمەلگایە. شایلا خانم زۆر جار کاتێک ڕووداوێک ڕوودەدا لە کوردستان ژنێکە کوژرێ یا تونند و تیژی بەرامبەرەکرێ لەلایەن میدیاکانەوە ئەبینی ئەو مەسلەیە گەورە ئەکرێتەوە ڕێکخراوەکانی ژنانیش تا ڕادەیەک بۆ ماوەیەکی کورد دێنە سەر شەقام ناڕزایەتی دەرەبڕن بەڵام لە ناو بەردێ لەسەر ئەم مەوزوعە دائەنرێ و خاموشە بێ لە ناو کۆمەلگا هۆکاری ئەمە چییە؟ ئەلبەتە بەم بگەڕێمەوە سەر قسەکانی هەڵاڵەی یەک شت هەیە ئەوەی کە تا ئێستاش کراوە دەسەڵات نەیکردەوە ئەوەندە کارە چاکەش کە کراوە لە ساسەری ژنانی چالاکەوە کراوە یعنی دەسەڵات بۆ خۆی هەنگاوی هەڵ نەهێناوە بڵێ بە ئەمن بە پێی قانونەکانی دنیاە و کنوانسیۆنەکانی دنیاە ئەو تەغیرات بەڵام یاساشمان هەیە بۆ بەرەنگاربوونەوەی و کەسانەی کە تونند و تیژیان بەرامبەر دەکرێت ئەو یاساش لە چەند جێبەجێکرێ یەک چەند جێبەجێ دەکرێت یەکیش خودی چالاکی ژنان ئەو یاسایانی تا ئێرە باشە بەس ژنان نابێت لە کاتی جێبەجێ نەکردنی بڕیارێک کە یاساییە و دراوە ئاعتراز بەرزبێ بۆ ئاعترازەکەیان بۆ ماوەیەکی کورتخانە تا کۆتایی مەسەلەکە ناڕۆ دەبێ ئاعتراز بکردرێ هەروەی کە مکتم ئێمە یەک دەستە ژنی هاروهات نە بە معنایە کە بڕۆ شڕ بکە و ئەس لە حەل بگرن نە هاروهات بۆ معنایە کە پاشە گەز نەبێتەوە لە خواستەکانی خۆیمان نیمانە ئێمە بۆ نیمانە ئیدی بۆ نیمانەکەی زۆر دوور و درێژە کە بۆ نیمانە ئێمە تازە خەریکین وردە وەکو ژنانی چالاک دەست بەنووسین دەکەین قسە دەکەین لە ماس مێدیا قسە دەکەین بە ئەوەندەش کە ئەوانەی کە چالاکیژن زۆر جار پاشە گەز دەبنەوە لە ترسیق ئەمەر بۆ وێنە ئەو شەوەی کە مەسەندە بەرنمەکەی لەگەڵ ڕنج لە ڕووداوتێوەی لەگەڵ چەند خانم لەسەر مەسئلەی زەواجی مسیار قسەکرا بۆ بەیانی ئەو خانمانە تهدید کرابوون. یان بەحسەکە ئەوەیە کە بەشێکی ئەوەیە کە قانون و یاسای کوردستان هەرێم بە عێراقەوە گرێدراوە کە ئەو قانونانە چۆن لەگەڵێک عمل دەکەن بەشەکەی دیکەی ئەوەیە کە لە نێو کۆمەلگایدا تۆ چۆن عمل دەکەیت لە نێو کۆمەلگایدا ئێمە نە ڕۆشنبیرەکەمان ڕۆڵی ڕۆشنبیری خۆی دەبینێ بۆ معنە ئێمە ڕۆشنبیرێکمان نییە کە بتوانێت پرسیار بخڵقێنێ بتوانێت دوای مشکلەکان بکەوێ ڕۆشنبیرەکانمان زۆر ڕاحەت دەتوانن لەو کورسی بۆ ئەو کورسی باز دێنێ بکەن بە خاطیەوەی کە سپینە لە جێگایەکی شتێکی بۆوی تێدایە پاشە گەز بێتەوە لە فکرەکان و ئیدەکانی خۆی ئێمە یاساکەمان کارێ ناکە ئێمە مێدیاکانمان کارێ ناکە مێدیا یەک هەفتە مەسئلەیەکی گەورە دەکاتەوە و دوایە بەردێکی لەسەردا دەنێ بۆ ڕێکخراوەکانمان بێدەنگ باشە بۆتانی وە ئەڕۆن ئەمن هەمیشە لەگەڵ ڕێکخراوەکانی ژنان زۆر بەتوندی بەحسیشم بۆ ئینتقادیشم کردو کارەکانمان ناکەین ئێمە ژنانی چالاک عیبمانێ بەڵام ئەوە بۆ معنایی نیە کە ئێمە ئەو مەسئولیەتەی کە دەبێت لەسەر دەسەڵات و یاسا ببیێنینە سەر ڕێکخراوێک دەتوانێت بە وجود بێ ئەو ڕووکانە ساڵێک کار بکە دوای ساڵێکی دیکە نەبێت دوای ئەوە یەک مەسەلەی تریش هەیە ڕێکخراوەکان بەڕاستی مەسەلاەن ماوەی 2 ساڵێکە لە کوردستانە نزیکی 6 ڕێکخراو پێکەوە گروپێکیان دروست کردەوە کوژیان مەسەن لەسەر جادە هەن بەڵام 2 ساڵە نەیانتوانیوە هەوڵەکانیان وای لێبێ کە یەک تاوانبەر سزا بدرێت بە سزای خۆی بگا ئایا کەسێک هەموو محکمەی 20 ژن با بڵێن هەموو محکمەی تاوانبارێک لە بەردەمی محکەم و لەسەر جادەکان بێ بەڵام نەتیجەی نەبێ ئەمە خەتای کێیە خەتای ڕێکخراوەکانە بۆنمونە ئەمە لە بچووکەوە بۆی بێ ئەم بە یەک ئەم وەخت ئەو ڕووکانە هەراوە تۆ کە دۆنیشە زەنگ لەدایمە چوم کەمێک لە تاریخی سوئێدە چاوم لێ کرد ئەوە تەواوەتی ئەو قانونانەیە کە لە ساڵی 1632 ینی 500 تقریبا 400 ساڵ لەوەی پێشەوە
پێ بە پێ قانون گۆڕدراوە باشە قانون هاتە گۆڕێ ئەتۆ ئەگە بێ بڵێ فقط ڕێکخراوەکانەوە بڵێ ڕێکخراوەکان مەسئولیەتێکی زۆر پرسیارەکەم ئەوەیە ئەڵێم ڕێکخراو بۆ نمونەدادا هەڵاڵە ئاماژەی بۆ کرد کە بۆ جێبەجێکردنی بڕیارێک کە لەلایەن دادگاوە دراوە ژنانە چنە سەر شەقام و 6 ڕێکخراویش پێکەوە ژانی ڕۆژنامەوانان چی کراوە تا بۆ ژنان بکرێ عینەن مەوزوعە لە وڵاتەیە دەزای مۆزوع پێتان وانە تاکی کوردی چ بە ژن چ بە پیاوەوە مەوزوعەکان ناگەیەنێ بە نەتیجە ناتوانێت تا کۆتایی مەوزوعەکە بڕوا هەڵاڵە خانم مەوزوعەکە لەویانە کە ئەوان کەم تەرخەمن یا کەم کاری ئەەکەن من پێم وایە ڕێکخراوەکانی ژنانیش تەوەجوهات و بیرکردنەوەی جیاوازی تایە هەوەکو هەموو باسمان کرد بەڵام ئەوەشی کە تەنانەت لە ناو ڕێکخراوەکانی ناو حزبەکانی دەسەڵات خۆشیانە کەسانێک هەنکە ئەمۆزایان قبول نییە بەڵام چەندێک ئەتوانن بیبێنە پێشەوە هەروەکو باقی مەسەلەکانی تری کۆمەلگا کە ناچێتە پێشەوە ئەوە ئێستا بێمەعاشیە ئەوە ئێستا بێکارەبایی بێئاوی فەقر و فەلاکەت هەمووی لە وڵاتەیە هەیە لە حاڵەتێکا کە بیناکان بەرز کراوەوە لە شوێنێککە ڕووکەشانە ئەو وڵاتە زۆر ئەعماری بەخۆی و بینیوە بەڵام مەسلەی ژنانیش هەروایە ناکرێ مەسئولیەتێکی گەورەی تاریخی وەکو شەهلاژەڵێ بخرێتە سەر ڕێکخراوەکانی ژنان بەبێ ئەوەی دەسەڵاتەکە خۆی هەنگاوێکی نابێ ڕاستە یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی هەیە بەڵام چەندێک کاری پێ ئەکرێ و یاساکانی تر هەر یاسای مەزانن فرەژنی هەیە باشە تا ئێستا شاهیدی دوو ژن بە پیاوێک حسابن میرات هەر عینەنشتە مەسەڵەن ئەمانە هەر ئەوانە کە لە زۆر شوێنە بە بەسیتی فرەژنی لە تونسانیە ئەمن با یەکشتر دە بەحسیدا دەمەوێت باسی بکەمە تۆ لە پرسیارێکی پێشتر کە ئایا حیزبەکان باوەڕیان بە مافی نەفقەت حیزبەکان باوەڕیان بە مافی ژن و زۆر مافی دیکەژ نییە کولی کۆمەلگانێتی ڕۆشنبیرنێتی ژنەکە بۆ خۆشینێتی پیاوەکە لە ژیانی ڕۆژمەڕەدانێتی وەختێکی ئەتۆ حیزبەکە دێ بۆ وێنە ئەمن با نەچینە سنسەر باشوورە من لە ڕۆژەڵات حیزبەکانی ڕۆژەڵات دەڵم ئێمە چەند حیزبمان هەیە هەمووی دەنێ یاسای نێوخۆیان و بەرنامە و ئەساسنام پەیڕە و پرۆگرامدا نووسیویانەکە باوەڕ بە مافی منداڵ و باوەڕ بە مافی ژن نووسراوە و لەوێ دانراوە کاری بۆ ناکردێ هەر کەسش قسەی کرد دەڵەوە نێ دەنێ پەیڕە و پرۆگرامدا باسمان کردو نامەوێ باسەکەمان ینی تایبەت بکەین بە حیزبەکان پێم خۆشەوە پرسیارەت لێ بکەم بۆ ئەوەی نەچینە ئەو مەوزوعە و لا نەدەین لە پرۆگرامەکەمان پێت وایە توندوتیژی بەرامبەر بە ژنان لە کۆمەلگای کوردەواریدا بۆتە کللتور؟ دەزانیت چێوە وەختێکی کوتت ئەوە بۆتە کولتور خود بە خۆت معنای ئەوەیە کە مکانیسمێکی دروست دەکەی کە ناتوانی کاری بۆ بکەیت ئەمە نامەوێت ئاوە بڵێم ئەمن دەڵێم توندوتیژی دەنێو کۆمەلگای ئێمەدا ئەوەندەی کە هەشە تا ئەتۆ بە کورتی تکە دیسان دەهێنمەوە سەر سوێدێ ئەگە لە سوێدێ ئەتۆ چاو لە ڕێکخراوی نەجاتی منداڵان بکەیت دەنووسێ لە بینی 3 تا 5% منداڵان تەجاوزیان پێ دەکرێت وەلی هەر ئەو 3 تا 5% کافێ بۆ ئەوەی کە هەم دەسەڵات بەرپرسیارەتی خۆی وەربگرێ هەم ڕێکخراوە مەدەنیەکان بەرپرسیارەتی خۆیان وەربگرن هەم مەدرسە و دایک و باب و معلیم و ڕەوانشناس و هەموو بەرپرسیارەتی خۆیان وەربگرن توندوتیژی لە کوردستانێدا زۆر زۆرە ڕۆژنێ ژنێک نەکوژرێ ڕۆژنێ جەسەدی ژنێکی نەخسترێتە دەگۆمێکە بەڵام بەحسەکەوەی چەند دەرسەدەکەی مهمە بۆنگۆ یا ئەوەی کە ئەو توندوتیژە هەیەوە دەبێت کاری بۆ بکردێ 3% بێ 10% بێ 1000% بێ دەبێت کاری بۆ کوردستان ساڵانە ئاماری توندوتیژی چەندە بە گوێرەوەی ئێوە لە من ئەوەی کە لە ڕێکخراوەکان و لە مافی مرۆڤ و هەتا لەو ڕێکخراوی خۆمان کە بە بەردەوام کۆیەکەینەوە لە ماڵپەڕەکەیە ئەگاتە یعنی هەیە لە بینی 250 بۆ 500 بووە لە ساڵی 91ەوە یعنی لەو بینایە یاریەکە یعنی لە ساڵدا ئەوە نەهەیە ئەنجا ئایا خۆکوشتن ئایا کوشتنە ئایا خۆکوشتنە خۆکوشتنیش نوعێک لە کوشتن لە بەرەوەی ئیجباریانەکەن کە خۆیان بکوژن بۆی مەسلەتەکەی نەچێتە سەر پیاو ئەو مەسلەی کولتورەش من پێم وایە عقلێتی خەڵک سیستەمی سیاسی و بەڕێوەبردننی پەروەردە و فێرکردن و یاسا دروستی ئەکا لەبەرەوە کاتێک ئەمانە عقلێت بەو شێوە بوو کە یەکسانی مافی مرۆڤی ڕعایەت نەکرد با بڵێن مراعات نەکرد یان پێشێلی کرد عقلێتی خەڵکیش وا دروست ئەبێ ئەنجا هەر ئەم خەڵکە خۆی
ئەو دەسەڵاتە دروستەکات ئەو دەسەڵاتش خەڵکەکە دروست دەکاتەوە بەڵام کێشەکە لە کولتور ئەبێتە عقلێت چکە عقلێت یاسا و دەسەڵات و ئاین دروست زۆر بە کورتی هەڵاڵە خانم پێت وایە لە کوردستانە بێت چی من پێم چی زەرورە بۆ ژنان قسەکردن لە ئێستەی کوردستانە هێشتا لەسەر یەکسە هەرچەند نەتەوەقۆی ئێمە ئەبێ لەسەر یەکسانی لە هەموو بوارەکانە بێ بەڵام بێفایدەیە ئەبێ هەر بڵێن کوشتنی ژنان بوەستێنن دوای ئەوە لەم وازای ئێستەیە مەسلەی ژن و پیاوە مەسلەی هەموو کۆمەلگایە و مەسلەیەکی سیاسیە و مەسلەیەکی یاساییە هەمووی ڕەتیان بەیەکەوە هەیە یاسا جیابێ لە دین و کۆمەڵانی خەڵکیش بە ژن و پیاوەوە هەر ئەوەی کە ئەو بەحسەی کە ئەکرێ ئەوە هونەرمەندە ئەوە گۆرانی بێژە ئەوە شاعیرە ئەوە نووسەرە ئایا ئەگەر ئەمانە داکۆکیکردن لە مافی مرۆڤ داکۆکیکردن لە مەسلەی ژنان عەجەبا بەیانی تا ئێوارە لەگەڵ ژنە کارەکەن لەگەڵ ژنا نانەخۆن لەگەڵ ژنا هەڵسو کەوتەکەن لەگەڵ ژنا خۆشەویستی ئەەکەن ڕۆژێک ئەبێت داچڵەکەن کە ئەمانش بێنە سەر جادە لەسەر لەگەڵ ژنانە ئەو ناڕزایەتیانی کە تۆ باسی ئەەکەی ئەبچڕێ بەشێکی ئەوەشەکە کۆمەلگا ئەبێ ئەم پرسە بە پرسی خۆی بزانێ جارێک دوای 22 ساڵ کاتێک کە ئێمە ئەبینین سەرنجامێکی نییە لەو وەزعەیە لەلایەنە گۆڕینی سیاسەتێکی پایەیی وەنە ڕەتفعلێک لە دەسەڵاتەوە کە جێ ڕەزامەندی ئێمە بێ کەواتە نابێ ئەو چاوەڕوانیەمان هەبێ ئیتر و ئەبێ ئێمە خۆشمان بیرێک بکەینەوە کە چی بکەین ئەبێ ئەم خەڵکانە بێن کارێک بکەن پێکەوە زۆر سپاس هەڵاڵە خانم زۆر بە کورتی شەهلا خانم لە دەوروبەری هەشتی مارسدا چالاکی ڕێکخراوەکان و ژنانی کورد دەبێت چی بێ ئەگەر ئێمە دەمان هەوێ بەڕاستی وەکو کۆمەلگایەکی مەدەنی وەکو ئەوەی کە بمان هەیە وێنەیەکی ئینسانی کە هەشمانە کە دە کولتورەکەماندا زۆری شەیە ئەوەی بەرجەستەکەینەوە بە دنیای نیشان بدەین ئەوەیە کە دەبێت دەسەڵات حتمن ئەو ڕۆڵەی خۆی کە دەبێت هەیەتی و دەبێت ئەنجامی بدات بە ئەنجامی بگەێنە دەبێت ڕۆشنبیرانی کورد بە تایبەت پیاوانی کورد پێیان عیب بێ ئەگەر ژنێک کوژرا و جەسەدەکەی لەوێ کەوت بڵێ جاخۆ ئەمن نەمکردو بنە ماڵی من نەیکردو دەبێت هەڵوێز بگرێ پیاوی کورد دەبێت کۆمەلگا هەڵوێز بگرێ دەبێت ڕێکخراوەکانی ژنان زۆر چالاکتر بن نەپرینگێنەوە پاشە گەز نەبنەوە لە داواکردنی مافە ئینسانیەکانی خۆیان دەبێت کولی کۆمەلگا بە هەموو پێکاتەکانیەوە کاری خۆی بکات زۆر سپاسانەکەم زۆر سپاس بۆ بەشداریتان بڕوا بە مافی مرۆڤ لەلایەن دەسەڵاتداران و بەڕێوەبەرانی وڵاتێکەوە بوونی یا چەسپاندنی یا ئیجراکردنی یاسا بنەڕەتیەکانی مافی مرۆڤ لە هەر وڵاتێک بوونی پەروەردەیەکی باش و تێگەیشتێکی باش لە مافەکانی مرۆڤ لە هەر کۆمەلگایەکدا کە هەبێ دەبێتە بناغە بۆ ئەوەی کە ژنان کە بەشێکی دەتوانین بڵین هەرە گرنگی کۆمەلگان یاخۆت نیوەی کۆمەلگان تێیدا ژیانێکی ئارام بکەن و تێیدا بحەسێنەوە تا پرۆگرامێکی دیکە خواتان لەگەڵ